منداڵان دیاری کراوە بۆ نێوە پیرۆزبایی لە منداڵانی کوردستان و تەواوی منداڵانی گەلانی ڕۆژهەڵاتی ناوین و جیهان دەکەین. جیهانی منداڵان پڕیەتی دەتوانی و خۆشەویستی و هاوکار جیهانی ئێمە شۆڕ و توندوتیژیە داوا لە دەسەڵاتدارێتی شەڕخوازیدا هەموو جیهان دەکەین و چیتر جیهانە جوانەکەمان لێ تێک نەدەن و بارە جیاتی شەڕ ئاشتی پێکەوە ژیان دروست بکەن و سروشتی و جینگەی بپارێزرا لەم ڕۆژە پیرۆزە و جوانەدا بەناوی منداڵانی کوردستان و لە دەبەری ڕاپەرین لە باشووری کوردستان سڵاو و بۆ ڕێبەر ئاپۆی ئاشتیخوازمان دەنێرین داوا لە دەوڵەتی تورکیا دەکەین دەست خەڵکی لە شکنجە و گۆشەگیری ڕێبەر ئاپۆی زیندانیکردن و ئەشکنجەکردنی ڕێبەر ئاپۆمانی ئەشکنجە و زیندانیکردنی ئێمەی منداڵانیش بە هەموومان لەو ڕۆژەدا لەجی گۆشەگیری و ئەشکنجەی ئیمڕاڵی دەنگ هەڵبڕین و چالاکی ئەنجام بدەین و دەبێت ڕێکخراوی سیپیتی و ئەنجومەنی مافی مرۆڤی ئەوروپا وەڵامی داواکاریەکانی گەلی کوردی ئازادخواز لێرەوە بداتەوە. دیدار و چاو پێکەوتنی زانیاری لەسەر ژیان و تەندروستی ڕێبەر ئاپۆمان دەوێت. منداڵانی ڕاپەڕین 1/6/2024 ڕۆژی جیهانی مناڵان لە هەموو مناڵانی کوردستان پیرۆز. ڕۆژی جیهانی مناڵان لە هەرچە پارچە کوردستان پیرۆز ئەو ساڵ بێتە ئاشتی بۆ مناڵان. ڕۆژی جیهانی منداڵان لە منداڵان هەرچە پارچە کوردستان ڕۆژی جیهانی منداڵان لە هەرموو منداڵان پیرۆز. ڕۆژی جیهانی منداڵان لە هەموو منداڵان پیرۆز دەکەن.